بەرپرسێکی کۆماری ئیسلامی ئێران هۆشیاری وڵاتەکەی ڕاگەیاند بەوەی گەیشتنی ژێردەریایی ئیسرائیل بە ناوچەی کەندا و بەکردەی دوژمنکارانە هەژمار دەکرێت. لە ئامان کادا بەرپرسێکی قەوارەی زایۆنیستی جەختی لەوە کردەوە کە تەلەبیب چاودێری دۆخەکە دەکا و حساب بۆ هێرشی ئێران و جەنگی لە ناکاو دەکا. وتەبێژی لێژنەی ئاسایشی نەتەوەیی و سیاسی دەرەوەی پەرلەمانی ئێران ئەبولفەزلی عەموویی ڕایگەیاند کە ناردنی ژێردەریایی ئیسرائیلی بۆ کەندا و کارێکی دوژمنکارانەیە و مافی خۆمانە تۆڵە بکەینەوە، لە ڕاستیشدا دەبێتە ئامانجێکی زۆر سانە. ناوبرا و پەلچێشکردنی ئیسرائیلیەکانی بۆ نزیک ئێران بە خوڵقێنەری گرفت بۆ وڵاتانی دراوسێ ناوبرد، ئەوەشی ڕەت کردەوە کە وڵاتەکەی لە ڕێگەی گروپی ترەوە تۆڵە لە دوژمنەکانی بکاتەوە. بۆیە جەختی لەوە کردەوە ئەگەر وڵاتەکەی بیەوێت تۆڵە بکاتەوە بە شێوازێکی فەرمی بەو کارە هەڵدەستێ و پێویستی بابریکار بۆ لێدانی ئیسرائیل نابێ. وتەبێژی سوپای ئیسرائیلیش ڕایگەیاند وڵاتەکەی چاودێری دۆخی عێراق و یەمەن دەکا، ئەوەش لە پێناوی ئامادەکاری بۆ هێرشی ئێران و جەنگی لە ناکاوە. لەو کاتەی نێوانی واشنگتن و تاران زیاتر ئاڵۆز دەبێت. بە ئاماژەدان بەوەی کە چالاکی هەمەلایەنەی سوپای ئیسرائیلی لەوانش چالاکی دەریایی فراوانتر بووە، وتەبێژی سوپای ئەو قەوارەیە دەڵێت ئەو چالاکیانەی سوپاکەیان هەموو ناوچەی خۆرەڵاتی ناوەڕاست دەگرێتەوە، چ دوور و چ نزیک بێ. لە چەند ڕۆژی ڕابردوودا هەڕەشەکانی ئەمریکا و هۆشداری ئێران بۆ هەڵگیرسانی جەنگ لە ناوچەکە پەرەیسەندووە. بۆیە وەزیری دەرەوەی ئێران محەممەد جەواد زەریف هەڕەشەکانی سەرۆکی ئەمریکای بە هەڵەشە و مەترسیدار لە قەڵەمدا و هۆشیاریدایە ئەو وڵاتە لە هەرگیرساندنی هەر قەیرانێکی حساب بۆ نەکرا و کە تەواوی ناوچەکە تووشی نائارامی دەبێت. هەڕەشە و هۆشیاریەکانی بەردەوام گەرمتر دەبن، بەڵام چاودێران بڕۆیان وایە کە دۆناڵد ترامپی شکست خواردوو لە هەڵبژاردننی سەرۆکایەتی و بنیامین ناتانیاهۆی گرفتار لە حکوومەت و تۆقی و لە ئاکامی دەرچوونی لە حکوومەت و نەمانی پارێزبەندی کە ڕاستەوخۆ زیندانی دەکرێت لەسەر گەندەڵی و بەکارێنانی سامانەی گشتی بۆ بەرژەوەندی بنەماڵەکەی پێویستیان با خۆڵقاندنی جەنگ و قەیرانێکی نوێ هەیە لە ناوچەکەدا. لە مێژووی ڕابردووی ئیسرائیل و ئەمریکادا هیچ کاتێ بە ئەندازەی ئەم قۆناغا سەرۆکی ئەمریکا گوێرایەڵی حکوومەتی ڕاستڕەوی ڕەگەزپەرست نەبووە وەکو ئەوەی لە سەردەمی ترەمپدا ڕوویداوە. بۆیە هەردوو هاوپەیمان ترامپ و ناتانیاهۆ لە دوا ڕۆژی دەسەڵاتی سەردەمی ترەمپدا پێویستیان بە هەڵگیرساندنی جەنگەیە. ترامپ لە پێناوی ئەوەدا هەوڵ دەدات کە ڕێگری بکات لە جۆ بایدن تا نەتوانێت بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنی ئەتۆمی و سەرەتای وەرگرتنی پۆستەکەی نوقمی قەیران بکە. ناتانیاهۆش لەلایەک ئەو جەنگە بکاتە کەمپین بۆ هەڵبژاردنەوەی لامانجی ئازاری داهاتوودا و زیاتر دیکتاتۆرانی عەرەب و ناوچەکە پەلچێشی سازش بکە. بۆیە دەرکردنی ڕژێمەکەی لە جوگرافیایەکی بچووکی گەمارۆدرا و بۆ جوگرافیایەکی استراتیجی نوێ کە ئەوانی تر بکاتە قوربانی بۆ پەرەپێدانی ئابووری قەوارەکەی و خۆشاردنەوەی ئەمنی لا پشتی وڵاتانەوە کە بە خوێندنەوەی هەڵەیان وا دەزانن ئیسرائیل پارێزگاری لە ڕژێمەکانیان دەکات، بێئاگا لەوەی لە هەر جەنگێکی داهاتوودا ئەوانن دەبنە سوپەری باڵای قەوارەی زایۆنیستی نەک بە پێچەوانەوە.